بەڕاستی ڕفراندۆم کارێکی پێویست بوو و زۆروریشە هەموو دەمێک و دەستکەوتێکی زۆر گەورە بوو، شتێکی ئیجابیە بوو بەڕێوەچوو زۆر بەدرەنگەوەش ئەنجامدرا، بەڵام پرۆسەی بەڕێوەبردنەکەی ملاحەزەمان هەیە ئەگەر ناوەکو پرۆسەی ڕفراندۆم پێویستە لە زۆریش باش بوو لە هەموو باشووری کوردستان کرا کە بە کەرکووکی شووناوچە دابڕاوەکان کە بەو ئاخیرەی پارتی لی پەشیمان ببەوە کە دەویست بەس لە خەتی یان لە منتقەی هەرێمی کوردستان جێبەجێ بکاتن. ئەوەی من تێی بگەم کە ئیجابێتەکەی ئەوە بوو یەکەم ئەو ڕفراندۆمە شڕوشپڕێوەی کە لە ساڵی 25 کرا UN کردی و لە منتقەی و لەسەر زەوی ئەو ڕفراندۆمەیەوە ویلایەتی مووسڵ خرا سەر عێراق ئەوە ڕەتدانەوەیەکی یاسایی بوو لە بەرامبەر ئەو ڕفراندۆمەی کە کرا لە ڕاستیدا سەرکەوتنەکی گەورە بوو لەوێن دەرێ خەرکک بەو دەرەجەیە بە 93 و قسوور 93 و شتێک کەسرکی تێدا بوو ئەو ڕفراندۆمە سەرکەوتوو بوو ئەوان ئەوەندەیان نەینابوو ئەوە ڕەتی ئەو ڕفراندۆمەی کردەوە کە ئینزیمامی کردیە بۆ عێراق هەموو دەمە قیادەی کوردی یەکێ لە بەڵگە شەرعیەکانی لەبەردەستیدا کە خەڵکی کوردستان ڕازی نییە بلکێندرێ مافی خۆیتی داوا بکە خۆی بڕیار لەسەر چارنووسی خۆی بدا نەک عێراقیەکان بڕیار بدەن و نەکش بتەی عێراقیەکان. ئی دووەم ئەوەیە مەسئلەی سربەخۆیی کە دەزانین تاکە چارەسەرە بۆ دۆزی کوردستان هیچ چارەسەرێکی تر نییە و نیمچە چارەسەریانە هەموو لە بۆ بەرژەوەندیە چیناتیەکان و لە بۆ ئەو حیزبانە و بنەماڵانەی کە ئێستا لە کوردستان حکم دەکەن ئەوانە باوی نەما مەسئلەی دەرگای سربەخۆیی قسەکردن لەسەر سەربەخۆی کە لەوە پێش باسی لێنە دەکرا ئێستا بە ئازادی قسەی لەسەر دەکری هەموو کەسێک دەتوانێت سەر ئەمن ئەو دوو خاڵم زۆر پێ گرنگە کە باسی لێکرا لە ڕفراندۆم ئەو شتەی تعمیم کرد ئەو سربەخۆیە مەسئلەی فیدرالیەت و من بە قەنەعەتم پارتی لە عەزمەی دەسەڵاتەوە لە بۆ ڕفراندۆم تەسەوری ئەوە بوو دەسەڵات لە دەستی دەڕوە چاوی لەوەی بوو کاک مەسعود تا ماوە جاری سربەخۆی کوردستاندا بۆ ئەوەی هەتا مابێ بنەماڵەکەیان ئەو دەسەڵاتە بۆ وان بمێنێتەوە لەبەرەوەی ئەو بتە بەتەڵی سربەخۆ ئەو بتە ڕزگاری نیشتیمانی مەبەستی ئەوە بوو دەریش چوو کە سەرکەوتوو نەبوون تەبیعی بە حکمی کۆمەرێک عوامل سەرکەوتوو نەبووە ینی نەک لەبەر ئەوەی مۆزوعەکە ڕەوانە بۆ یاخود عێراق زۆر بەتوندی عێراق و ئێران و ئەوە زۆر بەتوندی بەرامبەر ماوەستا خۆیان بڕوایان پێ نەبوو خۆیان بۆ مەبەستێکی دیاریکرا و خۆیان هەربژارد بوو کە زانیا ئەو مەبەستە ناپێچێتن دەستیان لە خۆ نەدا هەموو تەنازولەکیان کرد بۆ مەحکەمەی ئیتیحادی نامەیان نارد داوای لێبوردنیان کرد بە ناڕەوایان زانی کەوتنە لە دوای ئەوەی کە عێراق و تورکیا و ئێران ئەو هەڵوێستیان لە بەرامبەر وەرگرتن کەوتنە داکۆچکردن لە مانەوەی دەسەڵاتیان ئەگەر دیقەت بکەیتی هەموو هەدەفیان ئەوە بۆ ئەو حکوومەتی هەرێمە بمینێتەوە نەکە ڕفراندۆمەوە بکرێت هەموو تەنازولێکیان لەسەر ڕفراندۆم کرد هەموو سازشیان لەسەر ڕفراندۆم کرد کە دیارە پارتی لە عەزمەیەکی گەورەدا بوو لەسەر مەسئلەی دەسەڵات دەترسا لە دەسەڵاتی لە دەست بڕواتن ویستی ئەو دەسەڵاتە هەتا مابێت تاپۆ بکات بەسەر بنەماڵەکەی خۆی یاخود بەسەر حزبەکەی خۆی هەرچەندە زیاتر بنەماڵە حزب بەڕێوە دەباتن لەو ڕێگاوەیە ینی مەسەلەکە لەوە نییە کە ئەو قەناعەتێکی فکری مەبدەئی هەبێتن بە ڕفراندۆم ئەو ڕفراندۆمی ئەنجامدا بۆ ئەوەی تەجاوزی ئەو قەیرانەی خۆی بکات بە تاکید کە ڕفراندۆمەکە کرا هەر خەڵک ئەنجامیدا خەڵکەکە بە تەحەموسەوە بوو چونکە من دەمێکیشە دەڵێمەوە خەڵکی کوردستان زۆر کوردستانیە خۆی بە خاک دەبەستەوە بەڵام هێزە سیاسیەکان خۆ بە خاک نابەستنەوە خۆ بە بەرژەوەندی تایبەتی خۆیان دەبەستنەوە کە ڕفراندۆمەکەش ئەنجامدرا ئەوان خۆیان لێ دەرباز کرد توانیان خۆیان لە زەریبەی ئەوەی خۆی دەربازکەن هەموو حسارەکە هاتە ئەو لەحزەیەش بەریدی کوردستان بۆ دەرەوە ڕاگیرایە بە حکمی ئەوەی تێرانی مەسەلەن ئێمە بەری ئەوەی دەدن ئەو بەخۆی تارەی تایبەتی هەیە و چی بیێ دەڕوا و دێ و دەچێ ئێمە لە ڕێگای تەیرانەوە یەک شتیمان پێنار ئەلەوە هەولێرێ بتەوێ بنێردرێ لە بۆ دەرەوە ناکرێتن ئیلا ئەوانەی کە دەچن لە دەرەوە لە عێراق و لە
تورکیا لە ڕێگای ئەوانەوە شت دەنێرن ئەویش زۆر بە گرانە مەسەلەن یەک چیلۆ ئێستا بۆ ئەوروپای بە 90 دلارە پێشترێ باوەڕتەبی بە 15,000 لە بەریدی کوردستان دەمنات مەبەستم لەسەر هەموو زەریبەکان هەموو شتێکی عفومکە هەموو شتێک خەرکەکە زەریبەیدایە هەموو حسارەکە کەتە سەر خەرکەکەی داگیرکەرانیش مسر بوون لەسەر ئەوەی کە حسارە اقتصادی و ئەوە وەنەبوو سیاسی بێخنە سەریان ئەوان بەس ئابوووریانی خستە سەرما مەسەلەن هەرچەندە هەتا ئەو لەحزێش ڕاستە کاک مەسعود لە مەنسەبەکەی لادرا ڕاستە ڕێگەی نادرێ بچێتە هەموو شوێنە هەموو ڕێیەک هەموو دەرگایەکی بکاتەوە بەڵام لە ڕووی ئابوووریەوە ئەو کاتە کە دەواازەکانی تورکیا و ئێران و ئەوانە لەسەر داخرا من و تۆ زەریبەماندا خەڵک زەریبیت هەرگەل و نەتەوەیەک مافی خۆیەتی مافی چاری خۆنووسینی چۆن بڕیار بدات و چۆن ئەم بگێتە ئازادیەکانی بە ڕێگای تێکۆشان بێ بە ڕێگای ڕفراندۆم بێ بە ڕێگای هەر ڕێگایەکی تر بێت دیارە گەلی کوردیش مافی خۆیەتی ڕێفراندۆم کە بەڵام بۆ ئەو ساتە و بۆ ئەم ڕۆژی گەلی کورد لە عێراق و لە باشووری کوردستانە دوای ئەوەی ڕژیمی سەدام حوسێن نەماوە ئەو ڕۆژەی کەوا لە ئارادایە لە ڕۆژڵاتی ناوڕاست بە تایبەت دەوڵەتیانەی دۆکو داگیرکەری تورک کەوا هەمیشە لە هێرشە بەرامبەر بە لە گەلی کورد هەمیشە نایلن گەلی کورد بگێتە مافەکانی خۆی و لەم ڕۆژە بینیمان چۆن جاری لایەنێکی سیاسی بە تایبەتکراوی پاری دیموکراتی کوردستان جاری ڕفراندۆمی دا و بە ڕفراندۆمێکی تەزویری کە تقریبەن بەڵەیە خەڵکی کوردستانی چاواشە کرد کەوا ئەم ڕفراندۆمە بۆ سەربەخۆی کوردستانە و کوردستانە کاتە وڵاتێکی سەربەخۆ بەڵام لە ناوڕۆکەوانە بوو بینیمان دوای تێپەڕبوونی کەمترین لە 20 ڕۆژ کەمترین لە مانگێک 16 ئۆکتۆبەر ڕوویدا چۆن دەرەنجامی ئەو ڕێفراندۆمەی ئەوان کردیان کەوا نەگەل بۆی ئامادە بوو لە ڕووی مێژووە ئامادە بوو نە لە ڕووی عسکەری و ئامادە بوو نە لە ڕووی ئابووری و ئامادە بووی لە هیچ ڕوویەکی مقاوماتی دەوڵەت بوون تو ئامادە نیەتی ڕێفراندۆمەکەیت و جاری جیاببوونەوە ئەدەی بینیمان چۆن 16 ئۆکتۆبەر ڕوویدا کەوا نەک کوردستان ئازاد نەبوویان کوردستان نەبوو بە دەوڵەت دوای ئەو ڕێفراندۆمە بگرن نیوەی خاکی کوردستانیش لەدەست چوو ئەو دەرەنجامێکی خراپ بوو بۆ گەلی کورد کەوا 80 ساڵ تێکۆشان بکەی نەتیجە لە شەو ڕۆژێکە هەمووی لە دەست بدەیت لە دەرەنجامی ڕێفراندۆمێکی دۆڕاو با بڵین بۆیە ئەو کاتە ئێمە ئەو کاتێش وەکو تەفگەری ئازادی وەکو ئەو کەسەیش ئەو کەسە ڕۆشنبیرانەوە ئەو کەسانەوە دووربین بۆ یانزانی کەوام ڕێفراندۆمە بۆ سەربەخۆی نییە و دوای ئەوەیش خۆیان ئەعلانیان کردێمە بۆ سەربەخۆیمان نەبووە ینی سەیکە ئێمە لە پێشەوەمانەوت خەڵک باوەڕی پێمان ناکرد دوای خۆیان ئەعلانیان کردمە بۆ سەربەخۆی نییە نازان بۆچی بوو بەس خۆیان نەزانن ئەو پرسیارە بێەوە خۆیان وەڵامی بدەنەوە بەڵام نەتیجەکەیەوە بوو خەڵکێکی زۆر ئاوارە بوو کەرکووک لە دەست چوو دووس خوڕمات و وەکو خۆی نەما و ماڵێکی زۆر تیاسوتا و لە شارەکانی تریش لە 150 خاکی کوردستان کەوا بە خوێنی پێشمەرگە ئازاد بوو لە ناو چوون ئەتوانم بڵێم بۆ ئەمڕۆیش تا ئەمڕۆیش ڕێفراندۆم و ئەو ڕێفراندۆمەی کەوا 2017 کردیان و ئەو دەرەنجامی 16 ئۆکتۆبەر تا ئەمڕۆیش تأثیراتی لەسەر باشووری کوردستانەیە و هەر ڕۆژە بە بیانێک حکوومەتی عێراق داوای شتێکە سەرێڵی مەرجەکان سەرێکڕێ حدودی نێودەوڵەتی سەرێ مەتارەکان هەر ڕۆژە بە بیانوێک حکوومەتی عێراقی زەخت لە باشووری کوردستانەکە چونکە بینێت سەرکردایەتی کورد هەنگاوی غەڵەتەنە دەرەنجامی هەنگاوە غەڵەتانەوە ئەکات حکوومەتی مەرکەز لە بەغدا داوای شتی زیاتر بکات لە هەرێمی کوردستان